قارچک یەکێکە لەو خۆراکە گیایانەی کە بە شێوەیەکی مشەخۆری لەسەر درەخت و جا لە دوای بارانبارین و هەورە بروسکە پەیدا دەبێت، بەڵام پڕ لە پرۆتینە. جیاواز لە دەشت و باخەکان کە قارچکی تێدا پەیدا دەبێت، هاوڵاتیەکی هەڵەبجا کارگەیەکی بەرهەمێنانی قارچکی داناوە و ڕۆژانەش نزیکەی 300 کیلۆ قارچکی جۆری کەمەرەی بەرهەم دەهێنێت. قارچکی ئەم کارگەیە لە ڕێگەی پاژماوەی گەنمەوە کە پێی دەوترێت کە لە کەشوهەوایەکی لەباردا بەرهەم دەهێنرێت. کاکە تێرن ئەوەڵجار ئەیشۆرێنەوە کە شۆریانەوە ئەخنەوە قەزانی گەورە. قەزانی گەورە ئەخناوە ئەیکوڵێنەوە جوان جوان ئەیکوڵێنێن تا پلەی دەمایە گەیتە 100. کاکە لەناو ئاوهێدەری هێنن کە لەناو ئاوهێدەری هێنن چاوەڕێ بین تا تۆزێ سەردەوە بێتەوە. ئێمە تیم علاقەکان ئەیهێنین هەروەکو کە ئەیبینن کاکە ئەکەنە ناوی بەعات لە شوێنە تۆ ئەکەنە سەری تا پلە پلە کە پڕە بێت. دوای ئەو قۆناغانش کە ئەندازیارە کشتتوکاڵیەکەی پرۆژەکە باسی کرد، کیسەکان لە دوای 25 ڕۆژەوە دەست دەکەن بە بەرهێمێنانی قارچک، بەڵام بە شێوەیەکی بەردەوام تا نزیکەی 3 بۆ 4 مانگ. دواتر جارێکی تر کیسەکان دەگۆڕن و دەست دەکرێتەوە بە هەمان ئەو قۆناغانەی کە پێویستە بۆ بەرهێمێنانی قارچکەکە، بەڵام ئەم قارچکانە بەهۆی زۆری تێچوونەوە لە وەرزی هاویندا لەم کارگەیە بەرهەم نایەنرێت. ئێمە گرفتمانە هەر ئەوەیە کە چۆنەڵی کارەبامان 100% نییە. ئیتر کاتێک کە کارەبا نەبوو ئەبێ مۆلیدەی بۆ دامینکەی مۆلیدەی بۆ هەڵکەی. ئەگینا کارەبای فولت هەبێت ئەتوانی بە هاوینیش دەرەجەی گەرماکەی بۆ دابەزێنی و بەڵام ئەو کاتە مۆلیدەی گەورەی دەوێ خەرجی گەورەی دەوێ. دوای لێکردنەوەی قارچکەکە بەم جۆرە ئامادە دەکرێت و دەخرێتە بازاڕەکانی هەڵەبجەوە، بەڵام لە کاتی ئامادەکردن بۆ خواردن نابێ قارچکەکە بشۆرێتەوە چونکە جێڕی زیاد دەبێت. وری حەمەکەریم NRT گوندی خەرپانی لە هەڵەبجە.